کە سوکاری دەستگیرکراوانی چالاکوانەکانی بادینان دوای 8 مانگ زیندانی کردن توانیان بۆ ماوەی 15 خولەک کەسەکانیان لە زیندان ببینن، بەڵام بۆ بینینی هەر سزادراوێک تەنها 2 کەس ڕێگەی پێدرا بوو سەردانی کەسەکەی بکات. يشمل درونيوي نفسيا ناي مرتاح بي وناي باش بي وام داخازش هميات كينكو اف سردانات بردوام بن يعني اونا اخر جاربت ونا اول جاربت لازم سردانت وانا ام بردوام بن كو بوما ام بچينا سردانت وانا أصبر كي جرا كنت الخوش بكم بابا خدتي كيف هم جلهات درخواست چیست درخواستتون؟ مروزی تری وقت بتبرد بەوتەی ئەو کەسانەی سەردانی زیندانەکەیان کردووە سزادراوەکان گلە و گازندەی زۆریان لە شوێنی مانەوەیان هەبووە بەهۆی ئەوەی کە ژمارەی زۆری دەستگیرکراویان لە قاعەیەکی بچووکدا کۆکردوتەوە. ئێمە وەکو تیمی پارێزەران تاسەی قەرارمان لەو بڕیارەی دادگای تەمیزی هەرێم تەقدیمی دادگا کرد و داوامان کردکەوە سەرۆکی دادگای پێداچینەوەی هەرێم ئەو پەڕاوە بخاتە بەردەستی هەیئەی گشتی کەوا تەواوی دادوەرانی دادگای تەمیزی هەرێم بەو چاو پەڕاو دابخشێنەوە تاوەکو چارەنووسی جیلاوانی بادینان بە یاسایی دیاری بکەین نەک بە سیاسی. لە ناوەڕاستی مانگی ئابی ساڵی ڕابردووە 76 ڕۆژنامەوان و چالاکوان و مامۆستا بە تۆمەتی بەشداریکردن لە خۆپیشاندانەکان و تێکدانی ئاسایشی نیشتیمانی لە پارێزگای دهۆک و هەولێر دەستگیر کران. تا ئێستا 5 کەسیان دادگایی کراون کە هەر یەکێکیان بە 6 ساڵ زیندانی کردن حکم دراون. تایف گۆران NRT دهۆک.